ئەمە تقریبان ئەوە ساری 2017 دەستمان بە مەدعەم کرد لە پێش مەدعەمێکی ماسیماندانا مەدعەمێکی گچکەماندانا وەکوها ئەلێرە مەدعەمەکە کەمبی گچکەبی بەس سوبحان الله خەڵکەکە ڕووی تێکرد دوایە لە پاش ئەوەی کۆ ماسیمانش دانا فکرمان کردەوە کردمانە بەرخمانی چا کرد بەرخمان کردە قۆزە یان دەکەینە ناو تەندیر تەلەبیان خەڵکەکەی منتەقەی ئەمە زیاتری ماسیە منتەقەی هەولێر زیاتر بەرخ یا قاز ئەیسا چەند ڕۆژێکە بۆ زستان بچێتمان بەولاوە دەست پێ دەکات ئینشەڵڵا قازیش تا دەکەین قازە و بەرخە و جیسکە و مریشک سەرپەلە و ماسیە و ئەندێجا بە ڕۆژێک هەمی تشتێکمان حازرە ئەوە دەبینن ئەیە گۆشتی گۆلەکە ئەیە گۆشتی بەرخە ئەیەش گۆشتی گۆلەکە وەخوا خەڵک حەلە سولەیمانی حتا زاغ حتا حەجی عومرە بێژم هەچێ لە هەمی جێگە تێنەکردمان لەیلاوەش لا بێژنە عەرەبستانیش لە زۆر جێگە حتا لە بەغدا و بەسرا و لە کوت و عەمارە و لە مووسڵ هەموو ڕۆژێ خەڵکی مووسڵ لێرەن